هەواڵی موچە گەرمترینە، هەواڵ ئاوا بێت هەموو شیرینە، بەغدا نردوێتی پێنجودەیی، بەڵام لای خۆمان خشتە نەگەی، تازە هاتووە گەرماکەی ئەمساڵ بەزمێک دەگەڕی خۆت نەگری لە ماڵ. کامێرای خاڵ واگەیشت بە ساڵ ئاگات لێ نەبێ گیرفانت بەتال لە گۆژە دەیکەم پرۆژەسازی یەکە پێی خۆشە و یەکەی ناڕازی لە قەڵات زێباسی کلۆرە سەیرە لەبەرچی ئاگروا زۆرە لە بەغدا بەزمە لەسەر KFC کوتەک بەدەست چوون 20 و سیسی. دەڵێن ئەمانە لێرە مەمنوعە، هەرچی ئەمریکی بێتی ئەکسەر مەرجوعە، ئیتالیا زریان ئەمریکا ڕەهێڵە، ئێرانیش ئایندەی هێشتا لێڵە. خاڵی و بەتاڵە کورسی ڕئیسی 80 کەس کاندید یەکێ ڕئیسی. ترامپ لە تیکتۆک، بایدن ئینستا کامیان سەرۆکن نازانین هێشتا. خانم سەرۆکی مەکسیک ژنێکی جوان و ڕاقی و شیک. ماڵدیف قەدەغەی کردووە لە ئیسرائیلی، دەڵێ ئوف و شت ناخوات دەبرێن بەدیلی، دەڵێن لە ڕێیە پەتایەکی نوێ لەرز و تاو کۆکە و بەسی و گیان دێشێ. گەشتە سەرمان کەشتێکی چین شەمەندەفەریش بۆ چین و ماشین سۆزەکەی دڵی شێروان عەبدوڵڵا بۆتە ترند بڵێن ماشەڵڵا. زیاد سەلامەت دەنگۆ بوو بێهۆ وەک هەموو جارێ هەواڵ درۆ بوو. بێحەلە ڕیال لەگەڵ ئێمپاپێ 16 کاستەوە نابێ. بیرتانە گوتم کا عومەر ڕیال نادۆڕێ؟ کا عومەر ڕیال نادۆڕێ. يا عمر رادو